فڕۆکە جەنجەکانی وڵاتی تورکیا لە ئەنجامی بردومانی چیا شنگال بارەگای چێزەکانی پێشمەرگەی کردە ئامانجوو بۆ هۆیشەوە ژمارەیەک لە پێشمەرگا کە بۆ پاراستنی خاک و شەڕ دژی تیرۆریستانی داعش لەوێ بوون بەهۆی بردومانەکانی تورکیا شەهید و بریندار بوون. ئەو کردارەی وڵاتی تورکیاش بۆ سەرێزەکانی پێشمەرگا هەڵوێستی توندی بەدواداهات. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پەلە بکات لە هەڵوێز وەرگرتن بەتایبەت لە ڕێگەی حکوومەتی عێراقی فدراڵەوە ئەو یەک دوو بەڕەسمی نامەی نیگەرانی حکوومەتی هەرێمی کوردستان بگەێنرێتە قونسوڵی تورکیا لە هەرێمی کوردستان لە هەولێر و حکوومەتی هەرێم پێویستە بە پەیوەندیەکانی خۆیان بچێتەوە لەم بارەوە. کارێکی درڕندانەیە بۆیە ئێمە بە توندی ئیدانەی دەکەین بە توندی پرۆتێستۆی دەکەین حەقە لەسەر ئەم کارە خراپ و نادیموکراتی و نامرۆڤانەی تورکیا ئەمڕۆ بەرامبەر بە گەلی ئێمە ئەنجامی داوە هەموو هێز و لایەنە سیاسیەکان ڕەئی وازەحیان هەبێ ئیدانەی بکەن. بەشێک لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان باتوندی ئیدانەی بردومانەکانی فڕۆکە جەنجەکانی وڵاتی تورکیا دەکەن بۆ سەرچای شنگال و هێزەکانی پێشمەرگا. لە هەمان کاتیشدا تاکید لەوە دەکەنەوە لابڕی بردومانی هێزەکانی پێشمەرگا دەبوایە تورکیا تیرۆریستانی داعشی بردومان کردبە. بەداخەوەش ینی بۆ حکوومەتی تورکیاشکرە دەبا بەو شێوەیە کە داعش شوێنەکانی دیارە لە شوێنەکانی داعش دیارن کە بەو شێوەیە بێتن بارگای پێشمەگە سەنگەری پێشمەگە بردومان کە شەهید و قوربانی لێ بکەوێتەوە. فڕۆکەی ئاخر مۆدێل لە وڵاتانی ئەجنەوی بکڕن بۆ سەرکوتکردنی مافڕەوەکانی گەلی کورد. بردومانکردنی چیای شنگال و کە بووە هۆی شەهید بوونی 5 پێشمەرگەی باشووری کوردستان کە لە هێزەکانی پێشمەرگەی کوردستانن ئەمە دۆخەکە ئاڵۆستر دەکات ئەمە کارێکی نابەجێیە. بەڕای بەشێک لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان نەبەستنی کۆنگرەی نەتەوەیی کورد ئەو کارێکا بۆ فراوانبوونی هێرشەکانی وڵاتی تورکیا بۆ سەرخاچی کوردستان بۆیە با گرنجیازانی بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر هێرشێک بۆ سەرخاچی کوردستان پێویستە کۆنگرەی نەتەوەیی کورد ببەسترێت و کورد یەکدەنگ بێت و بەیەکەوە دژی نەیارانی بوەستێتەوە. ئەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.